ئەو جیرە خۆرانەی کە بازاڕگەرمی دەکەن بۆ گاڵتەجاڕی هەڵبژارنەکان سبەی ڕۆژ شەرمەزاری کۆمەڵانی خەڵکی کوردستان دەبن. کەمتر لە هەفتەیەکی ماوە بۆ بەڕێوەچوونی گاڵتەجاڕی 12مین خولی هەڵبژارنەکانی مەجلسی شۆڕای ئیسلامی و مەجلسی شارەزایان واتە خۆبرگان. بڕیار وایە ڕۆژی هەینی 11 ڕەشەمە ئەم نمایشە گاڵتەجارانەیە کە بێگومان دەبێتە یەکێک لە بێڕەونەقترین هەڵبژارنەکان لە تەواوی تەمەنی کۆماری ئیسلامیدا سەر لە نوێ بێتەوە سەرشانۆ. هەر لە ئێستاوە بێبایەخی و گرنگی پێنەدانی خەڵک بەم هەڵبژاردنانە وەک ڕۆژ ڕوونە. خەڵکی ئێران لانیکەم لە ئاخێزە شۆڕشگێڕانەکانی بەفرامباری 96 و خەزەڵوەری 98 و دوجاریش لە ئاخێزی چارەنووسسازی ژن ژیان ئازادیدا ڕاشکاوانە نای خۆیان بە گوێی ڕژیم گەیاند. واقعیەت ئەوەیە کە کۆمەڵگای ئێران ماوەیەکی زۆرە کە حکوومەتی ئیسلامیان تێپەڕاندووە و لە ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادیدا وێنایەکی ڕوونیشیان لەوەی کە دەبێت جێگرەوەی ئەو ڕژیمە گەندەڵ و کۆنەپەرستە بێت بە جیهان نیشانداوە. هاوکات لەگەڵ دەستپێکردنی بانگەشەی هەڵبژارنەکانی ڕژیم، چین و توێژە جۆرا و جۆرەکانی خەڵکی ناڕازی لە بوارە کۆمەڵایەتیە جیاوازەکانی وەک خانەنشینان، کرێکاران، مامۆستایان، خوێندکاران، ماڵ خوراوەکان و هیتر لە سەرجەم ناڕزایەتی و خۆپیشاندانەکانی خۆیاندا دروشمی ئێمە دەنگ نادەین دەڵێنەوە. هەڵوێستی خەڵکی ناڕازی لەم دیمەنانەدا تەنیا بریتی نییە لە بایکۆتکردنی هەڵبژاردن، بەڵکو مەبەست شەرمەزارکردنی بەشداریکردن لەم نمایشە گاڵتەجارانەیە. کۆماری ئیسلامی لەژێر گوشارە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەکاندا هیچ ڕێگایەکی دەربازبوونی نییە. گەندەڵی سەرتاپای ڕژیمی داگرتووە و هەر ڕۆژە و پەروەندەیەکی نوێ لەم پەیوەندیەدا ئاشکرا دەبێت. گرانی و هەڵاوسان و دابەزینی بەهای پوڵی ملی گەیشتووەتە سنوورێکی بێگەڕانەوە. ئاکامی سەپاندنی ئەم ئاستە لە هەژاری و نەهامەتیە بریتیە لە کەڵەکەبوونی پتانسیێلێکی بەهێزی تەقینەوە لە ناخی کۆمەڵگادا. ئەوەی ئەمڕۆ لە سەردەمی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینادا دەیبینین بەشێکی بچووکە لەو ڕق و تووڕیەی کە بڵێسەی سندووە. بەرپرسانی ڕژیم توانایی و پتانسیێلی ئەگەری تەقینەوەی نەفرەت و بێزاری ملیێنان کەس لە خەڵکی بێبەش و ستەم لێکراو دەناسن و لە بەرامبەریدا هیچ ڕێگایەکی دیکەیان جگە لە پەرەپێدان بە سەرکوت و خەفەقان نەگرتووەتە بەر. بەڵام کۆمەلگای ئێران لە ماوەی ئەو 1 ساڵ و نیوەی کە بەسەر دەستپێکی شۆڕشی ژینادا تێپەڕ دەبێت نیشانی داوە کە ئامرازی سەرکوت کاریگەری جارانی نەماوە و ڕژیم نەیتوانیوە کۆمەلگا چاوترسێم بکات و پێش بە خەبات و ناڕزایەتی جەماوەری مافواز بگرێت. ناڕزایەتی کرێکاران، خانەنشینان و ماڵخوراوەکان لە گۆڕەپانی شەقامەکاندا هەروە بەردەوامە. لە دۆخێکی لەو شێوەیەدایە کە ڕژیم پرۆسەی بەناو هەڵبژاردن بەڕێوە دەبات. بەرپرسانی ڕژیم زۆر باش دەزانن کە ئەم جارە زۆرینەی ڕەهای خەڵک ناشنە سەر سندوقەکانی دەنگدان. لەم ڕۆوە دڵمەشغوڵی و نیگەرانی ئەوان شتێکی ترە. لە ڕاستیدا ئەوەی ئێستا دەسەڵاتدارانی ڕژیم گەلێک نیگەران کردووە و خەوی لە چاویان زراندووە بریتیە لە ئەگەری سەرهەڵدان و ئاخێزی بەرینی جەماوەری لە ڕۆژان و مانگەکانی داهاتوودا. خەڵکی کوردستان هەر وەک چۆن 44 ساڵ لەمەوبەر ڕێفراندۆمی ساختە و فریوکارانەی حکوومەتی ئیسلامی ئەرێ یان نای نەیەک وشە کەمتر و نەیەک وشە زیاتری خومەینیان یەکپارچە بایکۆت کرد و ساڵانی دواتریش لە زۆر دیمەنی دیکەدا دووپاتیان کردەوە، ئەمڕۆ لێبراوانەتر لە ڕابردوو هیچ بەها و گرنگیەک بەم نمایشی هەڵبژاردنە نادن. ئەم جارەش بە نەچوون بۆ سەر سندوقەکانی دەنگدان و بایکۆتکردنی ئەو گاڵتەجاڕە لە ئاستێکی بەربڵاودا سەر لە نوێ نایەکی بەهێز و ڕاشکاوانە بەم ڕژیمی کوشتار و جەنایەتە، بەم ڕژیمەی سەبەبکاری هەژاری و برسێتی و بێکاریە، ڕژیمی پەرەپێدانی ئالوودەبوون بە ماددە هۆشبەرەکان و لەشفرۆشی، ڕژیمی دزی و گەندەڵی و تاڵانچێتیە دەدەنەوە. کۆمەڵانی خەڵکی کوردستان
بە نەچوون بۆ سەر سندوقەکانی دەنگدان 11 ڕەشەمە دەکەنە دیمەنێکی پڕشکۆی تر لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان. ئەو تاقم و کەسانەی کەشان بەشانی دەست و پەیوەندە گیرەخۆر و بەکرێگیراوانی ڕژیم هەوڵی بازارگەرمی بۆ ئەم گاڵتەجاری هەڵبژارنانەی کۆماری ئیسلامی دەدەن یان دەچنە سەر سندوقەکانی دەنگدان بێگومان سبەی ڕۆژ شەرمەزاری زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستان دەبن.